پێداچوونەوەی مۆڵەتی 100 مەتری بە مەرجێک لە 8 مەتر کەمتر نەبێ واجیەکەی. پێدانی مۆڵەتی بازرگانی لە ئیبتیدایی وەکو جاران کە مڵکێکی بازرگانی بە 2 مەترونی و جاران چوونە دواوەی هەبوو. ئێستا قەرارێک دەرچووە کە گوایە 4 مەتر بێ بڕۆیتە دواوە هیچ بنەمایەکی نییە بۆ ئەو شوێنانەی کە بوون بە ئەمری واقع. ئێمە لاریمان نییە لەوەی کە ئەمە بکرێت بۆ شوێنە بێ خەدەماتەکان یاخود بۆ شوێنانەی کە هێشتا نەبوون بە ئەمری واقع. پارەی قیران و ڕسومات لە کە سێ هێندە زیادی کردووە لە جاران پێویستە ڕەچاوی ئەمە بکرێت و پێداچوونەوەیکی پێدا بکرێت بە لە سەدایەک. وەرگرتنی ڕسوماتی بێخەدەمات ناکرێت، یعنی ڕسوماتی بێخەدەمات لە خەڵک وەرە گیرێت وەکو خەدەمات حسابی لەسەرەکرێت. لە 100 لە خەدەمات وەرە گیرێ و لە بێخەدەماتی وەرە گیرێت. ئەمە خاڵێکە کە ئەبێ حسابی لەسەر بکرێ و پێداچوونەوەیکی پێدا بکرێت کە بکرێت بە لە سەدایەک. وەرگرتنی عمولە لەلایەن کۆمپانیا و سیتیەکانەوە کە بە شێوەیەکی نایاسایی وەرەگیرێت لە هاوڵاتیان بە زۆریشانی وەرگرتنەکەی بە هیچ ڕێژەیەک یاسایی نییە و پێویستە حسابی لەسەر بکرێ و حکومەت پێداچوونەوەک بۆم خاڵانەیە بکە. ئەو کێشەیە کێشەی ئێمەی خاونوسنگەکان نییە بەتەنیا، ئێمە تەنها وەکو خەمێکی گشتی هاتوین لێرە کۆبووینەتەوە لەبەرەوەی ئێمە لە ڕۆژانە خۆتەنزانی ئێمە وەسەتی لە نێوان کڕیار و فرۆشارەکاندا هەر بۆیە ئێستا ویستمان ئێمە وەسەت و نێوەنگیر بین لە نێوان خەمی گشتی ئەو خەڵکە و نێوان دامودەزگاکانی حکومەتدا بۆیە هاتوین لێرە کۆبووینەتەوە. ئێمە وەکو کاک بڕیار وتی بۆ یەکێک لە هەدافەکان مەکاتونی ئێرە مەسلەی پێدانی مۆڵەتە بە زەوی 100 مەتری بە ئەرزەیەکی دەبەدا کە بەڕاستی هیچ منطق نییە کۆمپانیەکانی وەبەرهێنان شوقەیەکی 7 مەتری دروست دەکەن و مۆڵەتیشان پێ دێ زۆر ئاسایە.